دەم باش خانمێن دەلال دایکێن هێژا ژنێن بەرکەتی دەنگدەرێن بڕۆمەت ژن و هەلبژارتن دیسا لە هەمبەری هەوەیە divê bernameyda em jinekê mêvanî bername dikin pêştir jî di nav perlemanda bûye destê wê di nivîsandin û dariştina destûrê de hebûye ew destûrê hatiye nivîsandin bi taybet yasa kûta bû jinan ku sedasî he di Parlamentoya Kurdistanê de çend xizmeta jinan dike li welatekî ku dixwazin serbexwe bibin pêngavan ber bi dewletbûnê ve halêjin sedasî ji bo jinan bes e sedasî dibe ku ji bo welatekî bez be ku duwa kewtûye paşketiye erê Kurdistan qebûl dike ku ev nav li ser wê were danîn eger qebûl nake çima sedasî ji bo jinan eger jin bixwazin sedasî zêdetir bibe wê çi were guhartin wê çi qazanca jinan têde hebe ev sedasî ha niha hey çi dîwên wên erênî û nerênî hene ji bo jinan di komalgehê me de em va pirsa û hemû pirsên din ku di serê me dane di serê hewe dane em ê ji wê jinan namzet bikin ku dixwaze dîsa derbasî Parlamentoyê bibe bi me re bin me bişopînin di bernameya jin û helbijartin de kerem kin ڤاڵا فەرید ئیبراهیم سیان ساڵی 1976 لە هەولێر لەدایک بووە. لە نێوان ساڵانی 1997 بۆ 1998 بڕوانامەی بەکالۆریۆسی لە کۆلێژی یاسا و ڕامیاری لە زانکۆی سەلاحەددین بەدەستهێناوە. لە ساڵی 2003 بڕوانامەی ماستەری لە یاسای گشتی وەرگرتووە. لە ساڵی 2008 بڕوانامەی دکتۆرای لە یاسای گشتی لە هەمان زانکۆ بەدەستهێناوە. ئەندامی لیژنەی پێداچوونەوەی پەیڕە و پرۆگرامی کۆنگرەی سیانزەی پارتی دیموکراتی کوردستان بووە. ئەندامی لیژنەی قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆساید بۆ لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان. ئەندامی یەکێتی مافپەروەرانی کوردستانە. ئەندامی یەکێتی مامۆستایانی کوردستانە. چەندین وتار و توێژینەوەی لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو کردوتەوە. ژن و هەلبژارتن لە دەریێ وێ نامزەت تێدەدا ئەوێ دەریڤەکە لە پێش دەریێ وێژی گولێکێ جوان هەیە ئەوژی نیشانە جوانیە و پاکیە بزانن کێ بەیانی باش چۆنی باشی دکتورە ئەحواڵت هێژان تاشتەیە سبێ من و خانمەکە بە دەو تینە با هەف لەسەر vê sifreyê xanimek heye ku pêştir jî endam perleman bûye. Serûka lijneya yasayî bûye di Parlamentoya Kurdistanê de xola berê. Ew ê dîsa xwe kandîd kiriye. Valaxan li vê derê. Gelek spas bû wê taştêya rengîn. Jin û helbijartin dixwaze bizane çima dîsa tu dixwazî biçiye perleman. Yani pêştir hin yasa hebûne tu nikariye bandûrê li wan bikey guhertina têde bikey ya sawrên da. Tu di reng mayî dixwazî dîsa biçî ji bo wanî yasan serast bikey dovdaçûnê bikey rênmayên baştir derbikey yan sebebekê din heye بەڵێ بێگومان دووبارە خۆ هەڵبژاردنەوەمان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەسەر ئەساسی خزمەتکردنە لە ڕووی یاساییەوە بۆ ئەوەی بتوانین چەند یاسایەکی نوێ هەن کە دەریان بکەین و ئیش بکەین لەسەر هاوچەرخکردنی ئەو یاسایانەی کە پێویستیان بە هەموارکردنەوەیە لە هەرێمی کوردستان و بتوانین لە ڕێی دەرکردنی یاسای نوێ و هەموارکردنەوەی یاسا کۆنەکان دەوری خۆمان ببینین لە خزمەتکردنی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا. Valaxan çi yasayek heye ku tu difikirî ew bête hemwarkirin. Di nav wan yasayên ku di fikra te dane divê bêne hemwarkirin yasa kûta jî heye yan nîne. بەڵێ بێگومان ئەو یاسایانی پێویستیان بە هەموارکردنە بەشێکی زۆری تابعێکی اقتصادیان هەیە زیاتر چونکە بۆ خۆتان دەزانن زیاترینی ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا پەیڕەو دەکرێن لە ڕووی اقتصادیەوە ئەوانە یاسای ساڵی 67کانن لەو کاتی لەسەر بنەمایە خۆت لە مەزۆڕێکی ئیشتراکیانە ئەو یاسایانە نووسراون بە شێوەیەک کە توانای جەزبی ئیستیسماری بیانی نییە ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی ئەو تۆ یاساکان لە ڕووی اقتصادیەوە هەموار بکەینەوە کە تەوازنێک بکەین لە بۆ بازاڕی ئازاد هەم بتوانین جەزبی ئیستیسماری بیانی بکەین و بگونجێ لەگەڵ بازاڕی ئازاد کە ئێستا هەموو
جیهان پەیڕەوی دەکاتن هەمیش بتوانین مافی کارمەند و دەرچوانی کۆلێژ لە هەرێمی کوردستان فراهەم بکەین کە ئەوان بتوانن لەو کەرتا جێگای خۆیان بکەنەوە. یعنی دناوان یاساین کو دسەرێتەدایە هەموارکردن تێدا چێ ببیت گرێدایی ئابورێنە اقتصادێنە و ڕاکێشانە و بەرهێنەر و سەرمایدارên بیانی بوو ناوخۆیە وڵات. ji xeyrê ve ew yasa kûta ku di destûrê de heye bû jinan seda sîhe. Wekî jinek tu nafikirî kêmasiye ku di nav welatekî de em dixwazin welatekî serbexwe bîn, yeksaniya regezî hebîtin. Tu vê kêmasiyek nabînî؟ ئەو بابەتە بابەتی کۆتا بابەتی تەمیزی ئیجابی پێدەڵێن لە یاسادا ئێمە لە یاسا تەزبیت کراوە قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان هەیە لە ناو قانونەکەدا سەتاسی ئەندامانی پەرلەمانی کوردستان پێویستە ئافرەت بن تەزبیت بووە بەڵام ئێمن وەکو ئەندامێک لە لیژنەی نووسینەوەی دەستور ئەو کات لە زمنی مەبادئی ئەساسی مەبدەئێکمان تەزبیت کرد و پێشنیاری من بوو مەبدەئەکە بریتی بوو لە تەمیزی ئیجابی لە بۆ ئەو پێکهاتانەی کە پێویستیان بە تەمیزە یەکێکیان لەوانە ئافرەتە ئەوەی دووەمیان منداڵە ئەوەی سێمیان پێکهاتەکانی تورکمان و مەسیحی و ئەو پێکهاتانێک کە گەلی کوردستان پێکدێن و لەسەر خاکی کوردستان دەژین تەمیزی ئیجابی بە معنە ئیجابیەکەی واتە ئەو بارودۆخەی کە کۆمەلگا تێدا ئەو بارودۆخەی کە کۆمەلگا تێدایە ئەو بارودۆخەدا هەموو طبعاً ئەسبابی زۆرە ئافرەت نەیتوانیەوە وەکو پێویست بچێتە پێشەوە نەیتوانیەوە وەکو پێویست جێگای خۆی بگرێتن لە ناو موئەسەسات بێگومان تەمیزی ئیجابی ئیجابیەتەکەی ئەوەیە کە چانسێک دەداتن بە ئافرەت بتوانێت لەو شوێنانە جێگای خۆی بکاتەوە ژن هەنا دەخوازن ئەو سەداسی زێدە ببیتن تو بخوازی نەخوازی خواستێکە ژنان هەرکو دچێ زیاتر دەبە ئێدی چاوێ ژنە لە کوردستانê زیاتر vebûye dixwazin xwe bibînin yanî bi rastî divê em zêdetir li ser vê meseleyê biaxivîn ronkirinê zêdetir li ser vê meseleyê hebin lê em li ser taştê ne gavaka em li ser taştê rabûn em dê dîsa wê bipirsin li derve di nav karê te da di nav hevalên te da di nav kesên ku di yasayê da di destûrê da zêdetir şarazan em ê ji wan jî bipirsin yanî eger sadasî zêdetir bibe dê çi bibît yanî dê çi gorankariyek bibî dê çend zêdetir qazancê jina tê de hebît eger sadasî zêdetir bîtin em paşî li ser vê meseleyê bi hûrgulîtir em dê biaxivin lê gavaka em diçine derê. دکتۆرم بچنە وێ دوکانەیە و دناف کەمپا قۆشتە پێدایە لەوێ دەرێ ژن مژولی کرینا تشتانە دخوازم لەگەڵ وێ ژنە هێژە باخن دەمێتە باش بەخانم چاوایی باشی سەرچاوە خوشکی تو مەشغولی کرینا تشتای ئەم هەندێکی تەڕات گرن کردم کە وێ دەرێ دکتۆرە ئەم دخوازم بزانن دەقەت بihîstiye kirîn û firûtin bi jin û zarokan têkirin yanî band hene weke gropan hene kirîn û firûtinê bi jin û zarokan dike bi taybet em ku penaberin aware ne بلي افتش تشيبو بس ان شاء الله ناف بنابرا ده بلكي زور شي نبونها يذهبوا طرس هبوا او الكيسر كاتشي بتشوتشك انه دركفين او اقلي وابشكي بغيرين ودرخن وببين بس ان شاء الله ام تخوازن انه افتش ناف مدى حتى انه ام حتى دانا كاتشكا بشوكاي ان هالو افتش بتشتي دستي جنيه نها اف جناك برلمان ده خد رشحين وخشيكين او زلام بك هبليتين ام تخوازن دستي بي ان شاء الله افترس نبي وان شاء الله يعني حتى انها ترس نافوا ده يعني براستي جي باند هنا كو كرينو فروتني بجنو زارو كانت كانيان وتني بهيستيا يعني بيشتر دناف كان باودا يعني لدردوره وتشتي وسقط قومينا الدوره ما بلكي قومينا بس الناف كان بمدى زورنا نينا ولو زور نينا كرنو فروتن نينا زور بس او كتشيش مثلا يه بنابر يه سوري ده ضمن سوري ده دروج افادا او بنابر بون او قالك ضمني ويدا او قالك تعداري هات سريوا الهريمة كردستاني ام قلكي اماني تحسن ام دولة هي قلكي باجدنا از يعني براسيز بيجم
يعني بس إلا ما كسنا ببيني كسني نباش يعني بەڵێ حکومەت و دیارە حکومەت و پەرلەمانیش پێکەوە هەر بە مەبەستی پارێزگاریکردن لەو کەمپانەوە بە مەبەستی پارێزگاریکردن بە تایبەتی لە چینی ئافرەت و منداڵ تەکەسیان کردە سەر دەرکردنی ئەو یاسایە واتە دەرکردنی ئەو یاسایە بۆ پارێزگاریکردنی زیاترە بۆ تۆکمەکردنی ئەو پاراستن و پارێزگاریکردنەیە کە حکومەت و دەستگا ئەمنیەکان لە کەمپەکان لێرەدا پشتی مەهن ژندیتن دناواکیان پێدا ئەو دەبێژن بەلێ مە بهیستیەک و بازرگانیکردن بە مرۆڤان بزاروک و بژنان هەیە لێ دناوا کوردستانێدا تەنێ مە بهیستیە یعنی تشتێ وسا قەت نهاتیە پێشیامە نە پێشیامە نەژی پێشیە ئەوێن دەردوورامە تەنێ لە دەربەی سنووران دەبە کول وڵاتەکێدن ئەو تشتیتە بە بەردەوام بکە هێجان ji ber ku Diktura Valasyan endam bûye di lijneya nivîsandina destûrê da di Parlamentoya Kurdistanê da ji ber wê me ferdît ku em digel kesekî baxvîn ku mamostaya yasa destûriye mamosta helmet li vê derê ye mamosta dixwazim jin û helbijartin dixwazî wê bizanîtin cudahî di nîvbera destûrê Iraqê û destûrê Herêma Kurdistanê da çi ye bi taybet li derheqê jinan da û biya te وەکی مامۆستایەکی یاسایە دەستوری دەبێت چی وەرە گوهارتن و حتا نوکیا گوهارتن تێدا نەهاتیەکرا لە دەستورێدا خۆی لە ڕاستی هەرێمی کوردستان ئێستا ساحبی دەستور نییە جگە لەو مەشروع دەستوری کەوا لە لیژنەیەکی تایبەتمەند کە دکتۆرە ڤاڵا بۆ خۆی یەکێک بۆ لە ئەندامانی ئەو لیژنەیە نووسراوەتەوە نزیکی 7 مادەیەکیان نووسیوەتەوە ئەوەی جێگەی سەرنج بێ بە شێوەیەکی گشتی نەک تەنها لەسەر بافی ژنان مەسەلەی ئازادی گشتیەکانە وەکوی لە دەستوری عێراقا یعنی ئێستا ئیشکالێتێک هەیە دەستوری عێراقی أو معاهدة دوليانية كمتعلقة بحقوق وحرياته بشويشي قشتي من ضمنها حقوق وحريات أفريقيا شجرتها وكو قانوني عادي كتصديق كريه البرلماني العراقي وكو تعاملي لقلا كريه قانوني عادي وكو قانوني كبرلمان دركا واتا قدسيتي دستورية واتا بمرتبة دستورية ومواد كاني مواد دستورية تعاملي لقلا ناكره أما يشكل له إشكالياتاني من نازل دكتورة فالا للجنين وسينوي دستورات شيان كردوا بموضوعه أو يعني جري سرنجا كبراسي بيسا أو معاهدة دوليانية كوا متعلقة بما فكاني مروف بشويش قشتيو بأزادكاني قشتيو بيسا همان قدسية ومرتبة دستوريان هبه نكل مرتبة قوانين عادية دام نريش قوانين عادي براسي هم كاتي قابل انتياك وبيشل كردنو ورزلين قرتنا الراستية من وكو بسبوري دستوري ما تجي تمييز يعني تمييز بها مش ويقرأتك ما بلام تو بي هرچند أكاديمي بو هرچند بسبوريش بي لبابتك دياري كراوة تو بي بتي واقعي كمالجاكي خو تعامل كي وفي واقعي كمالجاكي يعني بو واقعي كمالجا ما أبى باشا كمالجاي كردستان بلا من واسطة كم كمالجاي كردستانش أنا جيشو تواصل لدرجة وعي لبيش كوتين لكرانوا بيسمع بوي جاري بوي دخولي داتوش أما سليكو تاي بردوام بيطاوك ويكسانيكي طواو راسقنا أتسبيل نيوان أفردك يوكو دكتورة فالا لقلب يا كاك خويا بجيري يعني جوا أو بيرو بوتشونو اعتقادي لا دروس نبي أو أفرت دعنا دم بأفرت دعنا دم أم درجة الوعية جاري تكون الجايمة ما بدي الجاتو واصل. بله باشه از آنها وی پرسیج دکترای بکم یعنی دبیجه هشتا کمالگه من نگهشتی و آستکو یک ثانیه را گزی چه ببیتن یعنی کوتا باشه بوی سردمان ها دبکو حتی دخولن دنجی ترب که اگر جن بخوجی وکتا دست هبد دنویساندنا دستور دا ظلام دناف کمالگه کی و کی مدا جیب جناکه اون حق جن دخون بیاته جبر هنده تیرت که خۆی بابەتەکە هەر زەلام نییە بابەتێکی قوڵترە لەوەی کە باز دەکرێتن و من پێم وایە بۆ دوو خولی کە بۆ چەند خولی دیکەش ئەمە ڕەنگە پێویستیمان بە بابەتی کۆتا هەبیتن یان پێویستیمان بە تەمیزی ئیجابی هەبیتن ئێمە وەکو ئافرەتانە و ئافرەتانەی کە ئەندام بووین لە لیژنەی نووسینەوەی دەستور داکۆکیمان لە مافی ئافرەت کردووە پێشنیاری خۆم بووە من کە تەمیزی ئیجابی دەبێ هەبێتن بۆ تەزبیتکردنی مافەکانی ئافرەت و لە ناو دەستوری هەرێمی کوردستاندا بێتن چونکە تۆ ئەگەر مەبدەئی تەمیزی ئیجابێت لە زمنی مەبادئی ئەساسی لە ناو دەستوردا تەزبیت کرد دوجار ئەو یاسایانەی کە بە دوای دەستوردا دێن هەر هەموویان پەیوەستن کە مڕاعەتی ئەو مەبدەئە دەستوریە بکەن کە لە ناو دەستوردا سابت کراوە کە ئەوشیان تەمیزی ئیجابیە. بله پشتی وینی قاشا گرم ام دیگل مامۆستایەکی کود شارەزایە دیاسا دەستوری دا هەروە دیگل خانم هەژە کو نامزد بوویم گەهشتنەوەی دەرئەنجامێ
کو ئەوانها هەی لە کوردستانە لە گۆری ڤان شەرت و مەرجان بەسە لێ هەگەر شەرت و مەرج وەرنەگوهارتن دەبێت دوگوهارتن دیاسا و دەستورێدا و ێگاوێ لە گۆری خاستەکە ژنان بگوهارن بەردەوام بکەن. هێژان ئەم دژن و هەلبژارتندا بگەلەمپەری دگەل ژناندا ئاخبن کە دخوازن گەواژنێکی دەرباسی پەرلەمێنتوێ ببێت چ ji بوان بکێت چی یاسا و دەستورێدا وەرە گوهارتن ji بۆ خزمەتکردنا زیدەتریەوان لێ ئانەها ئەم دخوازن دگەل زڵامان باخبن کا نەرینەوان چییە ئەگەر هاتو ژن لە پەرلەمان بن زڵام چ دخوازن بوو ژنا بێتەکردن جواکێدا ئەو ji gelek giring e weke jin û helbijartin em dixwazîn nêrîna hin mavperwerî ya sanas û qutabiyekê zankuyê jî bistînin ku li vê derê mêvanên me jin û helbijartinin kam bizanin dê weke zilam xasteka wan çi be ji Dikture Valasiyan em nêrîna wan bizanim yekem car ji qutabiyê zankuyê dest pê bikem kak bextiyar me behsê bi kwêlekirina jin û mindala kir pêştir de em derbasî kempekê bûn وان جی گوت متنی بهیستیه یعنی و او یاسا نوکه خلا درباز بوی پارلمان هاتیه درباز کردن گلک خدمت وان دکه وان د پاریزه او وان د بهیسن تنه لسر اکران بهیستیه لولاتین در دوره چه بویه لیل کردستانه دنا و کردستانه به خودت تشتکی وصانه چه بویه تنه لسر دما داعش چه بویه یعنی بیاته حکومت هرما کردستانه او یاساین هی او رین ماین هین چند خدمت اوی کی کریه کو جنو کچن از دی بتایبەت ئەوێن کو دەستێ داعشێدا بوونە وانە ڤەگەڕینن و بە شێوەک ji شێوەکان قەرەبوو بێنەکردن ئەو ژن بێنە قەرەبووکردن ئەو زەرە ڕوزیانên wan کەتی هەتا هەست نەکەن کو ئەو بتەنێنە مەقدورن پرسیارەکە لە جێیە منیش لەو بابەتە عەزم دەکرد ئەم پرسیار لە دکتۆرە باڵای بکەم چکە دکتۆرە بە حکمی ئەوەی 4 سال خزمەتی کردووە لە پەرلەمان لە بەشی قانونی سەرۆکی لێژنەی یاسایی بووە لە پەرلەمانی کوردستان پێم خۆشە باسی ئەوەی بکە وەکو تاوانەکانی دژ بە ئافرەتانی ئێزیدی لەلایەن داعشەوە چه یاسایەک هەتا ئێستا جێبەجێ بووە کە حکوومەت ئیسفادەی لێ بکە ئەو یاسایە یان ئەگەر کرایەوە چییە ئەگەر نەکرایە هەتا ئێستاکە بۆ جێبەجێ نەکراوە پێمان باشە ئەگەر جێبەجێ نەکراوە بۆ 4 ساڵی داهاتوو ئەم یاسایە بستە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی ماف و داواکانی ئافرەتانی ئێزیدی وەکو گشت چین و توێژەکانی تر ئیسفادەی لێ بکەن بەلێکا کەوە توژوەکی مافپەروەرێکتە پێخۆشە گاوا دکتورە ڤاڵا دیسە بواریە خەلکیستان دناو پەرلەماندا دیسا جێ بگرە وەکێ زەڵامێک دڕوانگی هاتەدا دەبێت چ بێکردن ji بۆ زیاتر خزمەتە ژنان دکتۆرە ڤاڵا وەکو سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان بەشی زۆری قوربانیانی تیرۆر ئافرەتن چی یاسایەک پەیڕۆ دەکرێتن لەمە دووە بۆ پاراستنی مافی ئافرەتان لە پەرلەمان کاکەوام دێ دیسا پرسیارەتە ji دکتورەیە بکەین بەس پاشی کو ئەس نێرینە پارێزەر یاسین دستینم لە کوردستانی بتایبەت وان ساڵێن داویە پشتی ساڵان نۆت و ئێکان بەرقەراربوونە ئاشتی و ئارامیە کچ زێدەتر کارین دەربکەونە مەیدانێ بچنە خواندنێ کولیژان هەژمارێکی زێدەیە پارێزەرێن ژن چێبوو لە قادێ لە مەیدانێ هەلبەت ئەو ژیبێ پرسگرێک و مشکیلەنینن دووەکە پارێزەرێک دخوازی گاواک و خانم دەرباسی پەرلەمێنتوێ ببە چی یاسایەک چ ڕێنمایەک وەرنە بەرقەرارکردن وەرنە بەرجەستەکردن بۆ زیاتر خزمەتە ژنان تایبەت ژنێک و پارێزەر زۆر سپاس سەرەتا پێش بۆ زیاتر ڕوونکردنەوە هەروەک دەزانی پەرلەمان شوێنی یاسادانانە بەڵام بەداخەوە لە چەند خۆڵەی ڕابردوو دەبینین کە ژمارەی یاساناسان و ژمارەی مافپەروەران لەناو پەرلەمان کەمن ڕاستە لەوانەیە لێژنەی یاسایی هەبێتن تایبەت بەوانە بەڵام زۆر جار دەبینین کە کێشەی سیاسی چۆتە ناو پەرلەمان و پەرلەمان ئەو پێگەیە خۆی لە دەستداوە کە زیاتر دەبێت پێگەیەکی یاسایی هەبێتن ئەوە خاڵی یەکەم لە دکتۆرە بزانین لێ بپرسین ئایا چی دەکاتن بۆی بە یاسا ڕێگایەکی وا دەبنێت ئایا ڕێژەیەک دادنێن کە بەنسبەت لە ناو ئاعزاکانی پەرلەمان و پەرلەمانتاران کە لە دەرچوانی یاسا بن یاخود مافپەروەر و یاسا ناز بن ئەوە بەنسبەت پەرلەمان بە شێوەیەکی گشتی و بەنسبەت پارێزەران و هەروەک جەنابەت فەرموود بەنسبەت ئافرەتان وە خوشکان
دەبینی زۆر جار لە کاری حکومی و فەرمی دەبینی ئافرەت زۆر جار ئیجازەی هەیە و نەخۆش دەکەویتن و یان حاڵاتی حەملی هەیە و حاڵاتی ویلادەی دەبیتن لەو حاڵەتانە ئیجازەی دەدرێت بەڕاتب بەڵام تاکو ئێستا لەناو یاسای پارێزەراتی نەسێک نییە دەقێک نییە کەوا مۆڵەتێکی پێ بدەت و پارەیەک تەرخان بکرێتن بووی لەو ماوەیە ئایا دکتۆرە ڤاڵا بۆ ئەو کارەیە بە تایبەت کە بەو کۆتایە و بەو ماوەی ئاخیری یاسای پارێزەراتی هەموار کرا چی دەکەن لە بۆ ئەو بوارە گەلک سپاس دەسێن هەوا خوش بن هەلبەت پرسیارێن و هەرسێ بە ڕێزانژی ڕاستی دکتورای بکەین دکتورای یەکەم جار بەختیار بەختیار دەبێژیتن چی یاسایەک هەیە دەرحەق وای جینۆسایدا هەمبەر ئێزدیا هاتیەکردن هەتا نوکە چ هاتیەکردن و ژ ئیر و شندا دە چ بێتەکردن بەڵێ بێگومان ئەو تاوانانەی جینۆساید کە دژ بە کوردانی ئێزیدی ئەنجامدرا بە تایبەتی تاوانەکانی بە کۆیلەکردن کە دژ بە ئافرەتانی ئێزیدی ئەنجامدرا هەمووی بە تاوانی نێودەوڵەتی دادەندرێن لەسەر ئاستی دەولی ئێمە وەکو ئافرەتێکی پەرلەمانتارە وەکو سەرۆکی لیژنەی یاسایی راپۆرتی تایبەتیم هەبوو لەسەر ئەو بابەتە بە تایبەتی لەسەر تاوانەکانی اختصاب و بە کۆیلەکردنی ئافرەتانی ئێزیدی دیارە راپۆرتەکە لە پەرلەمانی کوردستان خوێندرایەوە و دوای خوێندنەوەشی تەرجەمە کرا بۆ زمانی ئینگلیزی و بۆ زمانی عەرەبی و نێردرا بۆ هەموو قونسولگەریەکان لە هەرێمی کوردستاندا ئێمە داوامان کرد و نێردرا بۆ مەجلیس نوابی عێراقیش لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە داوامان کرد کە بە زووترین کات ئەو تاوانانەی لە دژی کوردانی ئێزیدی ئەنجام دراون تاوانی نێودەوڵەتین تاوانی جینۆسایدن و هەروەها تاوانەکانی دژ بە مرۆڤایەتین بۆیە پێویستە بە زووترین کات لەسەر ئاستی نێودەوڵەتی عێراق داوا بکاتن داوای قبولی اختصاص لە محکەمەی جینایی دەولی بکاتن بۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی کەیسەکە سیر بکرێتن و کەیسەکە تابعێکی دەولی هەبێت عێراق ئێدام پێدانێنەکە هەبێت لە دەربەجێدام پێدان نایکردن بڕایەتە دخوڵە داهاتیدا شانسەک هەیە و دام پێدان بێتەکردن ژ ڕووی نیف دەوڵەتیڤە عێراق ئەندام نییە لە ناو نظامی ئەساسی محکەمەی جینایی دەولی وەکو ئەندام نییە بە پێی مادەی 12 دەتوانێت داوای قبولی اختصاص بکە بەڵام بەداخەوە تاکو ئێستا کە داوایەکی فەرمیشی لێکراوە عێراق بە هیچ شێوەیەک هەنگاوی نەناوە بۆ ئەو بابەتە هیچ هەنگاوێکی نەناوە بۆیە پەرلەمانی کوردستان لە کۆتایی ئەو خولەش پرۆژە یاسایەکی تایبەتی هەبوو بۆ دامەزراندنی محکەمەیەکی جینایی مختەڵەت لە حکامی داخلی و هەروها حکامی بیانی تێیدا بەشدار بن و ئەو محکەمەیە نظامی ئەساسی تایبەت بخۆی هەبێتن بۆ دادگاییکردنی سەرانی داعش ئەوانەی کە تاوانەکانیان دژ بە کوردانی ئێزیدی بۆ هەموو پێکهاتەکان لە دەشتینی نەواو لە هەموو ناوچەکانی تری ناوچەدابراوەکانی تری کوردستان ئەنجام دراوە دادگایی بکرێن بەێ بحکمەوەیەکێک و داعشێ بوو دەمەکە درێژ زیاتر ji 3 ساڵان دەستی خۆ لەسەر هەند پارچەیان عێراقی بەشێک ji کوردستانیش داگرت بوو gelek jinên êzidya keçên êzidya ketine destê wan bi kuêle kirîn û firotin boatkirin heta nû kê jî ji marekê zêdeya wan windan e ji ber wê yekê mafperwer kawa pirsiyar kir çi yasayek heye yan jî hûn dikarin yasayekê derbixin ji bo jinan ji tawanên terûrê biparêzin بێگومان پاراستنی ژنان بە شێوەیەکی گشتی لە تاوانەکانی تیرۆر ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆرمان هەیە ئەو یاسایە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی موقت بووە تا هەردوو ساڵ جارێک پەرلەمانی کوردستان ماوەکەی بۆ درێژ دەکردەوە خۆشبەختانە لە جەلسەی کۆتاییدا ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بوو بە یاسایەکی هەمیشەیی لەو یاسایەدا بە وردی هاتووە کە چۆن مافی هەموو هاوڵاتیان لە کۆمەلگادا دەپارێزرێ بمافیها ئافرەتان لە دژی تاوانەکانی تیرۆر و ترس و تۆقااندنی تیرۆر ئەو یاسای ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە بەڵام ئەوەی کە پێیوەستە بە تاوانەکانی داعش ئەوانە تاوانی نێودەوڵەتین پێویستیان بە دامەزراندنی دادگایەکی مختص هەیە کە ئەو دادگایە نظامی ئەساسی تایبەت بەخۆی هەبێتن و هەموو تاوانەکانی تێدا تعریف کرابێتن و سزاکانی تێدا دیاری کرابێتن و حکمەکان بۆ ئەوی بە پشتبەستن بۆ نظامە ئەساسی دەست بکەن بە دادگاییکردنی سەرانی داعش زۆر باشە کێک یاسین وەکی پارێزەرێک ئەو گلی و گازن دێن خۆکردن گوتی هەرچەند پەرلەمان جەیەکی مەسەلەن تەنفیزی نییە جێ یاسادانان هەیە لێ حتا ئانها گەوەکو ئەم دبینن دناو پەرلەماندا هژمارە یاساناسان پارێزەران گەلە کێمە ئەو بخۆ گازندەکەوەی بوو لە کێلەکێ یا دژی دەبێژیتن چی یاسایەک هەیە بۆ پارێزەران ئەگەر یاسایەک هەیە حەقی ژن و مێران تێداوەک هەوە
بەڵێ بێگومان بابەتی یەکەم ئەوە پەیوەندی بە ئەحزاب و بە قائیمەی ئەحزابەکانەوە هەیە عادەتەن ئێمە زیاتر ئێستا لە 21 لیژنەمان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان لیژنەی یاساییمان هەیە لیژنەی بۆ نمونە شارەوانیمان هەیە لیژنەی تەندروستی و ژینگەمان هەیە لیژنەی ئاوەدانکردنەوە کۆمەڵێک لیژنە هەن بێگومان هەر لیژنەیەک پێویستی بە مختصی خۆیتی بەڵێ زەڕورە زۆربەی پەرلەمانتارانی یاسا ناز بن ئەرکەکە ئاسانتر دەبێتن بەڵام پێویستە اختصاسی کەش لە ناو پەرلەماندا هەبن لیژنەی یاسایی ئێستا هەر هەمووی یاساییە و هەر بابەتێک کە پێیوەست بێ بە یاساوە ئێمە هەموو راپۆرتەکان بۆ مەدێتەوە لیژنەی یاسایی لە لیژنەی یاسایی ئەو بابەتە چارەسەر دەکەین ئەوەی پێیوەست بۆ بە شەقی یەکەمی پرسیارەکەی بەڕێزیان ئەوەی دووەمیش ئێمە دائیمەن کاتێک کە دەست دەکەین بە هەموارکردنەوەی یاساکان بە هەماهەنگی دەیکەین لەگەڵ جیهەتی مختص بۆ نمونە کاتێک کە دەستمان بردووە بۆ هەموارکردنەوەی قانونی محامات ئێمە لەگەڵ نەقابەی محەممەد لەسەر خەت بووینە یعنی بە ڕاوێژ لەگەڵوان و بە مناقەشە لەگەڵوان هەموارەکانمان دەستکاری کردووە بۆیە ئەگەر ئەوان کاتێکە هەموار دەکەن ئەندامێکدا بنێن لە ئەندامانەی کە تایبەت دەبن بە هینی هەموارکردنەوە دێن بۆ لیژنەی یاسایی بۆ مناقەشە کە ئافرەت بێ بێگومانیان مادەیەکدا دەنێن ئەو مادەیە تایبەت بێ بە مافەکانی ئافرەت ئێمە هیچ لاریەکمانیەوە کاری لەسەر دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاندیدا پارتیا دموکراتا کوردستانی دکتۆرە ڤالاسیان زۆر سپاس بۆ هاوێن هێژاژی هەوازیەت کێشان هۆن لەگەڵ ما بەرنامەژن و هەڵبژارتن بە هەڤڕابوون مە ئیستیفادەجین قاشێن هەبدیت هون هەر هەبن هێژان پشتی دوودەچوونە مەیا ڕۆژنامەوانی بە درێژەهیا ڕۆژێ دەگەل نامزەتا هێژا و بەدەو ئەم تێنە داویە vê بەرنامە ئیروژی لێ لە داویە بۆ مە خویا دبە کو هەن یاسا هەنە divê وەرنە هەموارکردن ji bo zêdetir xizmetkirina jinan bi taybetî wan jinên xewatkar jinên ketkar ne tenê jin dibêjin divê ew yasa werne hemwarkirin ji bo xizmetkirina wan lêbelê zilaman jî îrûke dengê xwe li pey dengê jinan bilind kir ew dibêjin divê jin meqdûr û bi tenê nemînin di nav yasa û destûrê de êdî biryariya hewaya ke hûn dengê didin kê sibê em hev dibînin